تەنها 2 ڕۆژی تر پێدێنێنە نیوەی دووەمی مانگەوە و تا ئێستاش هیچ هەواڵەیەک لەباری موچەخۆرانی هەرێمەوە نییە. سێ موچەی ساڵی ڕابردوو چارەنووسیان دیار نییە و حکوومەتی هەرێمیش چاوی لە دەستی بەغدایە کەی پارە بنێرێت و ئەمیش دەست کات بە دابەشکردنی بەڵام دیار نییە. ئەگەر پارەش بێت موچەی کەم مانگە دابەش دەکرێت. مانگی دەی ساڵی ڕابردوو یان مانگیەکی ئەم ساڵ. چەند ڕۆژێکی تر لە بەغداد دەست دەکرێت بە دابەشکردنی موچەی موچەخۆران بەڵام بەرپرسانی بەغداد بێباکانە. ئابلوقەیان لەسەر فەرمانبەرانی هەرێم دروست کردووە بە بیانووی ئەوەی حکوومەتی هەرێم ناچێتە ژێرباری داواکاریەکانیانەوە. هەفتەی ڕابردوو شاندێکی باڵای حکوومەتی هەرێم چەند ڕۆژێک لا بەغدا بوون و ژمارەیەک دیداری باڵایان ئەنجامدا. بە پێی زانیاریەکانی شارپرێس کە هێشتا شاندەکە لە بەغدا بوون بڵاویان کردەوە شاندەکە بێدەستکەوت بوون و بەغداد داوای پاکتاوی حسابی ئەو سێ قەرزە 600 ملیاری لێکردوونەتەوە کە لە ساڵی ڕابردوو لە بانکەکان وەریان گرتووە. حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی ئامادە کردووە بۆ ئەوەی لە هەمواری یاسای بودجەدا جێ بکرێتەوە. بڕیارە دوای هەڵبژاردننی سەرۆکی نوێی پەرلەمان پرۆژەی هەموارەکە بچێتە پەرلەمان و گفتوگۆ بکرێت. دوای گەڕانەوەی شاندەکەی هەرێم هیچ لێدوان و قسەیەکیان نەکرد و ئەنجامی کۆبوونەوەکانیان ئاشکرا نەکرد. کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کرا و ڕۆژێک دوای کۆبوونەوەکە میدیای بزوتنەوەی گۆڕان کە یەکێکە لە پێکێنەرە سەرەکیەکانی حکوومەت و وەزیری داراییش کە سەرۆکایەتی شاندەکەی دەکرد لە بزوتنەوەی گۆڕانە. میدیاکەیان ئاشکرای کرد کە سەرۆکی حکوومەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران داوتوێتی چاوەڕێی بەغداد مەکەن پارە بنێرێت تا دوای هەمواری یاسای بودجە کە بەپێی قسەی شارەزایانی بوارەکەش ئەمەش 40 ڕۆژ زیاتری دەوێت. واتە تا 40 ڕۆژی تر بەغداد دینارێک بۆ هەرێم نانێرێت. ئەم قسەی سەرۆکی حکوومەت ئەو پەڕی بێهیوای خودی مەسرور بارزانی نیشان دەدات بەرامبەر هەوڵەکانی بەغداد و وا دیارە گەشتونە تا کۆتایی ڕێگەکە. شارپرێز بە دوواداچوونی وردی کرد بۆ بابەتی موچەی هەرێم لە هەمواری یاسای بودجە. ئەوەی دەست ئێمە کەوتووە ئەوەیە کە محەممەد شیع سوودانی بە شاندەکەی هەرێم و بەرپرسانی هەرێمی وتووە کە بڵێ یاسای بودجە لە داهاتوودا هەموار دەکرێتەوە. بەڵام ئەنجامەکەی کەوتوتە سەر هەوڵەکانی خۆتان و دەبێت ئێوە هەوڵی خۆتان بخەنەگەر بۆ ڕازیکردنی هێزا سونە و شیعەکان بۆ ئەوەی موچەی فەرمانبەرانی هەرێم هاوشێوەی بەغداد لەسەر بودجەی حاکیمە بێت و لە کاتی خۆیدا بدرێت. زانیاریەکانی شارپرێز باز لەوە دەکەن کە بەشێکی زۆر لە هێزە شیعەکان و چوارچێوەی هەماهەنگی لەگەڵ ئەوەن لە هەموار یاساکەدا ئەوە بچەسپێت کە فەرمانبەرانی هەرێم ڕاستە و خۆ لە بەغداوە موچەکانیان وەربگرن و ببەسترێنەوە بە وەزارەتی دارایی عێراقەوە کە ئەمەش پێچەوانی داواکاری حکوومەتی هەرێم و شاندەکەی هەرێمە بۆ بەغداد. قسەی جددی ئەوەیە ئاخۆ کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم چی لێ دێت لەم نێوەندەدا و بەکوێ دەگات. یان دەتوانین بڵین ئاخۆ موچەخۆرانی هەرێم بەم کەشە ساردەی زستان کێ گیرفانیان گەرم دەبێتەوە؟